ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت ئەو ڕۆژەی کە کوڕەکەی ژنی هێنا کۆمەڵێک ئامۆژگاری خێری کرد کە لەگەڵ خێزانیدا چۆن بێت. زیاتر ڕوو دەکەم ئەو کەسانی کە هاوسەرگیریان نەکردووە یا کردویانە دەتوانن لە ئەمڕۆوە هەندێک خاڵ هەیە جێبەجێیکەن. ئینسانی موسڵمانی شەبێ ئاگاداری ئەو خاڵە بێت. ڕێزگرتن لە ژن بێغیرەتی نییە، ناپیاوی ترسنۆکی نییە. خوایەک بە گەورەی و عەزەمەتی خۆی لە قورئانی پیرۆزە سوورەتێکی ناوناوە سوورەتی نیسا ئافرەت، بەڵام سوورەتی پیاومان نییە. بۆ خوای گەورە نەعوذ بالله لە ژن نەترسێ؟ خوای گەورە ئەو هەموو مافەی بۆ ژن داناوە لە ژن نەترسێ؟ نا. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی کوڕەکەم، کوڕە شیرینەکەم، وەڵڵاهی لەگەڵ خێزانتدا بەختەوەر نابیت، دڵخۆش نابیت ئیلا ئەم دەخاڵە جێبەجێ نەکەی. ئەم خاڵانە جێبەجێ نەکەی لەگەڵ خێزانتا بەختەوەر نابی، لە ماڵی خۆتا بەختەوەری و خۆشی و شادی نابینیت. یەکەم و دووەم، خاڵی یەکەم و دووەم فەرمووی ئافرەتان پێیان خۆشە خۆشیانت بوێ، نازیان بکێشی و دوای ئەوە بە ئاشکرا دووەم بڵێی خۆشتم دەوێ، خۆشەویستی بۆ بنوێنی، خۆشەویستی بۆ دەتبڕی. کاتێکی ئیمامی عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ پرسیارەکە ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە هەموو کەسێ زیاتر کێت خۆشەوێ؟ خۆشەویستترین کەس بەلای تۆوە کێیە؟ فەرمی عائیشە. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکە دەفەرمێ خێزانەکەی خۆم لە هەموو کەسێ خۆشتر ئەوێ ترسنۆکە، ئەوەی ئەو ترسنۆکیە نەعوذ بالله ئەوی تۆ بەغیرەتیە. بۆیە هیچ کاتێک عیب نییە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشتم دەوێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو پیاودا فەرموویەتی خێزانم لە هەموو کەسێ خۆشتر دەوێ. سەحابەش نەیان فەرموو عیبە تۆ چۆن شتی وا دەڵێی. من دەزانم هەندێک کەسەیە بە تەمەنەکان بە تایبەتی لەوانەیە هەر گاڵتەیان بەم قسانە بێ، بەڵام من دەیکەم بۆ کەسانی کە گەنجن زیاتر. بەڵام بەو کەسانش دەڵێم ئێمە بە چاوی خۆمان بینیمان، باو باپیرمان خوالیان خۆش بێ، سەرکەوتو نەجاحەتیان نەهێنا زۆربەیان، چونکە حسابیان بۆ ژن نەکرد. کاتێک کە ئەچنە ساڵەوە و پیاوەکان پیر ئەبن و ئەچنە ساڵەوە و پەکیانەکەوێ، ئەمجا ژنەکانیان تۆڵەی گەنجێتیان لێ یەکەنەوە، کەواتە تۆ سەرکەوتو نەبووی لە کوتە گۆشاندنەدا. مام حاجیگیان خاڵۆگیان سەرکەوتو نەبووی ئەمڕۆ باجەکەی ئەدەی. لە یەکەم دەقەوە بە شەڕ و بە ئاژاو و بە جوێندان هێناویانە. دەی ئەگەر بە خۆشەویستی بەتان هێنایە باشتر نەبوو؟ گەنجەیە لەگەڵ خێزانی خۆیان خۆشەویستیان بۆ یەکتری هەیە، ژیانیان زۆر دڵخۆشە، بەڵام بە کوتەک شت هەل ناکرێ، بە شەڕ هەل ناکرێ. هەر ژنێک هەر کوڕێک مناڵێک چووە مەرحەلەی لەدام دەستی لێ بشۆرە. ڕاستەکەی دەڵێ لێم ئەترسەیە، بەڵام لە پشت دیوارەکە حسابت بۆ ناکە، لە دڵەوە پەڵ بە دڵ ڕقی لێتە، لەبەرەوە لێ ئەدەی، لەبەرەوە حسابی بۆ ناکەی، لەبەرەوە خۆشەویستی بۆ دەرنابڕی. بۆی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ڕۆڵێکیان لە دەربڕینی خۆشەویستیە، لە خۆشەویستی خێزانەکەی خۆتا ڕەزیل و چروکی مەکە، چونکە ئەگەر تۆ وان نەکەی کەلێنێک لە نێوان خۆت و خێزان تا دروستەکەی. ئەو کاتی کە ژن پیاوێک خۆشی نەوێ ناچار ئەبێ ئەگەر لە خوا نەترسێ لە ڕێگای حرام و خۆشەویستێ پەیاکات، چونکە دەڵێ من پێویستم بە کەسێکە خۆشمی بێ، پیاوەکەم خۆشمی ناوێ، ئەمجا ئەگەر لە خوا نەترسێ کەلێنێک دروست ئەبێ لەوانەی خەریکی خیانەت بێت. بۆیە خۆشەویستی بۆ خێزانی خۆت حرام نییە، چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەدەتەن وەڕەحمە. مەوەدە لە حوبیش بەقوترە، واتە خوای گەورە دەفەرمێ لە نێوان ژن و مێردا ئێمە خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەیە. هەر کاتێک خۆشەویستی و ڕەحم و بەزەی لە نێوان ژن و مێردا نەما، ئەو ژن و مێردە فاشلە، نەجاحەت نایەنێ. بە دوعاکردن ئەو دوعا لەو دەکا یا ڕەبی خوا لە ناوت بەری، ئەو دوعا لەو دەکا خوا لە ناوت بەری، ئەمەکەی ژن و مێردیە. کەواتە ئەگەر پێت خۆشە سەرکەوتوو بی، خێزانیشت بە هەمان شێو دەبێ خۆشەویستی بۆ تۆ دەربڕێت، تۆی خۆش بوێت. بۆیە عیب نییە، شەرمەزاری نییە. خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانیان بە ئێمە کردووە خێزانی خۆمان خۆش بوێ، ژنەکانیش بە هەمان شێو دەبێ پیاوی خۆیان خۆش بوێ.
بەڵام بە توندوتیژی خۆشەویستی دروست نابێ زۆر جار. ئەو ژن بێدانی کە خۆشەویستی لە نێوانیاندایە یەکتریان بە دڵ و بە گیان خۆش دەوێت تەماشا دەکەی کێشە و مشکلیان زۆر کەمە. بەڵام ڕۆژێک گوێمان لە باوباپیری خۆمان نەبوو زۆر بەمان کە بە دایکمان بڵێ خۆشم دەوێت یا دایکمان بە باوکمان بڵێ خۆشمان دەوێت ئەوانەمان نەبینی بە ئاشکرایەت نازانم لە پشتی پەردەوە. بەڵام مەبەستم ئەوەیە سەیرەکی کێشە و مشکلەکان زۆر بوون لەبەرەوە فکرەیەکی عەشایری زاڵ بوو بەسەرماندا ژن چییە بڵێم خۆشتمەوێت بیکەمە کەڵەگا بەسەرمەوە کەڵەگا نییە مەسەلە کەڵەگا نییە ئاخر بەیانی کە خۆششنەوێ ئەو کاتە دەبێتە کەڵەگا و کەڵەگای کە تۆ باسی دەکەی ئەو کاتە کارەسات ڕوو ئەدات خوا حرامی نەکردووە پێ بڵێ خۆشتمەوێ. ژن بە پیا و پیاویش بە ئافرەت بە خێزانی خۆی بڵێ زۆر شتێکی ئاسایی و شەرعیە گوێ لە کەسێکیش مەگرن دەڵێەوە ناپیاوی ترسنۆکیە نەخێرەوە غیرەتە ئەوە شەرعی خوایە ئەوە پاڵەوانیە لەگەڵ خێزانی خۆتا ڕێک و پێک بی خۆشت بوێ خۆ لە تۆ لەگەڵ دوژمنە ناژیت.